لا کۆتاواڵیش لە یاریەکان یەکەم هەفتەی خولینابی باسکەی کوردستان لە شارێولێر و لە هۆڵ یانەیەکات میوانداری دووبسی کرد. سەرەتای زانانیەکات با تۆمارکردنی چەند خاڵێک خەریک بوو جڵەوی یارەکە بگەر نەداست، بەڵام ڕانی سەرپۆشی دووبس ڕێگەیان نەدا و بەهێز وەڵامیاندانەوە لە چارێکی یەکەم 9 بە 13 پێشکەوتن. لا چارێکی دومی جاریزانانی دووبس لە پیشەندانی ئاستی بەرز بەردەوام بوون و بە کۆکردنی 27 خاڵ بەرامبەر بە 14 خاڵ پێشکەوتن. نیوەی دووەم دووەرگرتنی پشوویکی کورد دەستی پێکردو یاریزانانیەکات ویستی گەڕانەوەن بۆ یارەکە بوو لە چارێکی سێم 13 بە 13 دووان یەکسان بوون، بەڵام چارێکی کۆتایی دووبس یارەکەی بەتاڵی لە بەرژەوەندی خۆی بە کۆتاییانە و دەرفەتی گەڕانەوەی بۆ کات نێشتە و 12 بە 7 براوە بوو کە ئەنجامی کۆتایی یارەکەش 7 خاڵ بەرامبەر بە 47 خاڵ بە سوودیانی دووبس کۆتایی. لە هەفتەی دووەمی خولەکەش لە ڕۆژی یەکشەممەی داهاتوانی دووبس دەبێتە میوانی دەربەندی خان و ئەکادیش میوانداری دووەک دەکات.